یەک کەس ناتۆ کورە کەس نایە چێ بەچێ ئێمە کۆمەڵێک گەنجین دانیشتی گۆبتەپەی شەیدین یعنی ساڵی 2024 بەدەست نەبوونی کارەباوە دەناڵێنین گوندێک خاوەنی زیاتر لە 450 شەید و ئەنفالە ئەگەر ماڵێک لەم گوندە سێ شەیدی نەدابێت لە پێناو بزودنەوەی ڕزگاری خوازی کوردستانە شەیدێکی داوە بەڵام بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان دەبووە کارەباکەی چاکردایە ئێستا دانیشتوانەکەی کە سوکارە شەیدەکانی لەبەر چرا شەوان بەڕێیەکەن ئەم شەو زیاتر لە 20 جار کارەبای گۆبتەپە بڕاوە ماڵ نێ لە گۆبتەپە ئامێرێکی کارەبایی نەسوودان بێ ێ بەداخەوە وەڵی ئەمە مع الأسف دەبووە حکوومەتی هەرێمی کوردستان باید هاتە سەرخەت ئێمە ڕاستە ڤۆڵتی کارەبا دابەزیەوە لە محەتەی ئاغجەلەرەوە بەڵام خەڵکیشیە لە ناو سنتەری ئاوەکە سەرپێچی کردو ئێمە داواکاری ئەوانەی سەرپێچیان گرۆ لەسەر کارەبا بێن بە زووترین کات ئەو کارەبایانە ببسڕێن خەڵکی ڤۆڵتاژی بۆ داناوە باین نزیکەی 25 زۆرەکەی بۆ خەتاسەکانی بۆیە داواکاری لە برایانی ئاسایش ئەوانەی سەرپێچی یاساییان گرۆ بێنە سەرخەت ئەوانەی ڤۆڵتاژی 25 زۆرەکەیان داناوە لیانی قەتەخکات لە دوێنێ ئێوارەوە کارەبا نییە کارەباکەی ماگەڕێتەوە بۆ تەشیارە وڵا هەڵی داوەتەوە درۆکەن ئەم هەموو مەشروعە باشە کولی محاولە 25 وەرەقادا بۆ خۆی دایانێ حکومەت ئیزارە کارەباکەتان بەش ناکە ئێ باشە مۆڵەتی محاول بۆ دێ کارەباکە بەش ناکە یەک کەس ناتۆ کورە کەس نایە چێ بەچێ لە ساڵی هەشتاکانەوە نحی ئێمە بەرەڵایە کەس بە کەس نی حال لە زووشەوە ئاغجەلەر خاوەنی نییە کەس خاوەنی نیە